دۆخی سیاسی بەگشتی لە عێراق و ناوچەکەدا لە گۆڕانکاری بەردەوامدایە و ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدایش تاکۆ ئێستا بە هەڵپێسراوی ماوەتەوە. چاودێرانی شاماژە بۆەوە دەکەن پێویستە کورد پیلانی تۆکمەی پێشوەختی هەبێت بۆ هەموو پێشهاتەکانی قۆناغی دوای داعش و ڕیفراندۆم. ئەوەی منەی بینم تا ئێستاکە هەست بەوە ناکەم بەرنامە و ڕوئایەکی زۆر دیار و وازەحمانەیە. ئەگەر چی ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆم خۆی لە خۆیان گۆڕانکاریەکە و خۆی لە خۆی کۆمەڵی پێشهات و ئەگەری ترێنێ. یعنی ئێمە قسەکەمان لەسەرەوەی ئەگەر ڕیفراندۆم نەکرێت حکوومەتی عێراق دەستەوەستان ناوەستێت بۆ ئەم ناوچانە، جارێکی ترێوێتی حزوری خۆی ئیسپات کاتەوە ئەم ناوچانە بگرێتەوە دەست. بەڵام ئەگەر ڕیفراندۆم ئەنجام درا کێشەکان قوڵتر ئەبن بێگومان لەگەڵ حکوومەتی عێراقەوە کە ئێستاکایی بینن دەبێت کورد پێشوەخت بەرنمەیەکی یەکگرتووی پتەوی هەبێ بۆ ڕێگەگرتن لەو پێشهاتانەیان لەو مەترسیانەیان لەو هەر ڕەشانی کە پێشبینیەکەین لە ئایندا هێخەی کورد و هەرێمی کوردستان بین. سەرەتا کورد نێو ماڵی خۆی ڕێکخوا هەموو لایەنە سیاسیەکان یەکگرتوو بن لە بڕیاردانە کە ئەبینینیش وردە ئەبینین کە ناوچەکە لە گۆڕانکاری گەورەدایە، هەم لە دەوروبەر هەم ڕۆژهەڵاتی ناوڕاست بە شێوەی گشتی لە گۆڕانکاریەکی گەورەدایە. شتەکان دیاردەکان بەرە ئەوە ڕوا بۆی ئێمە داواکاری یەکەمان ئەوەیە لە هەموو لایەنە سیاسیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرکردایەتی کورد سەرەتا لە خۆمان دەست پێ بکەین، نێو ماڵی کورد ڕێک بخەین و بەرنامەمان هەبێ بۆ ئەوەی کە لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم چۆنی مامەڵە لەگەڵ عێراق بکەین و لەگەڵ دەوروبەر بکەین. لە سەروبەندی بەرەو کۆتایی هاتنی داعش لە ڕووی سەربازیەوە ئەگەری گۆڕانکاری سیاسی و ئەمنی هەیە لە عێراقدا. چاودێرانیش دەڵێن کورد تاکۆ ئێستا بۆ قۆناغی دوای داعش پیلانی ڕۆنی نییە و بە پێویستی دەزانن سەرکردایەتی کورد نێو ماڵی کورد یەک بخات بۆ ئەو قۆناغا هەستیارە. ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەکە لە گۆڕانکاری گەورەدایە و بەدیدی چاودێرانی سەرکردایەتی کورد تاکۆ ئێستا پیلانێکی تۆکمەی نییە بۆ قۆناغی دوای کۆتایی هاتنی داعش و ڕیفراندۆم. داواکاریشن سەرکردایەتی کورد کار لەسەر یەک ریزی نێوماڵی کورد بکات بۆ ئەوەی لە داهاتوودا بەرگری و پارێزگاری لەسەر دەستکەوتە نەتەوەتیەکانی گەلی کورد بکات لە عێراقدا. کاروان حەبیب، کورتسات نیوز، خوڕمات و